سڵاوت دەبێت سڵاو لە تۆش. ناوت چییە تۆ؟ بان. ئەمڕۆ ڕۆژی جیهانی چییە؟ ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە. پێیامت چییە بۆ ئەم ڕۆژە بۆ منداڵانی هاوتەمەنی خۆت؟ وەڵا ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر خۆشە تایبەتە بە ئێمە و لەو سنتەرەش زۆر یارمەتی ئێمادەن منداڵان و ئەو ڕۆژ شانۆگەری بەتەماینە بکەین لەو سنتەری. ئەمەی لەدەستە چییە؟ داسە. چی بەتەمای لە شانۆگەرێکە چی پێش بکەش کەش؟ لە شانۆگەریەکەەوە ینی شانۆیەکەکەین دەربارەی دروێنە. دەست خۆش بین؟ دەست خۆش. ناوت چییە؟ ئەیلا. تەمەنت چەندە؟ 8 ساڵ. ئەمڕۆ ڕۆژی جیهانی چییە؟ ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە. پێیامت چییە بۆ منداڵان؟ هەموو منداڵان مافیان هەیە کە هەموو شتێک بکەن لەو ڕۆژەدا هەموو منداڵەکان ئەتوان خۆشی و شادی خۆیان بکەن. ئەمڕۆ چیمان پێشکەشەکەین؟ ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە چیمان پێشکەشەکەین؟ ئەو ڕۆژ چەند ساڵەکەێکمان حەزر کردووە بۆ منداڵەکان. بۆمە چی دەڵێ؟ بۆمە چی گۆرانێک بۆمە دەڵێت لەم ڕۆژە؟ بەڵێ. ئەتوام شعر برم؟ ژینگەی کوردستان بە دارستان و باخی بە کێڵگە و دەشت و شاخی بە باڵندە و گیانداری چەمووکانی و ڕووباری ژینگەی ئەم کوردستانە پاک و دڵگیر و جوانە کاتێ ئەگاڕێمەوە کە بەرەو ماڵ دێمەوە چاک دەگەڕم لەو ناوە چی پاشماوەم جێماوە کۆی دەکەمەوە تەواو دەیبەم بۆ جێگای شێوە. چی بە منداڵانی هاوتەمەنی خۆت دەڵێ لەم ڕۆژە؟ پەیامی تۆ چێ بۆ منداڵان ئەوانەی کە کارەکەن ئەوانەی ناسنە قوتابخانە؟ ئەوانەی کە ناچنە قوتابخانە ئەتوانن ئیش بکەن بەس ئەو ئیشە بکەن بەس با لە ڕۆژی منداڵان مافی خۆیان هەبێت. دەست خۆش سەرکەوتوو بێت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە. چیت هەیە لەو ڕۆژە؟ ئێستا من هەستێکی زۆر خۆشم هەیە لە بەرەوەی ئەو ڕۆژ جیهانی ئێمە منداڵانە دەبێت لەو ڕۆژە دڵخۆش بین و ئێستا ینی ئێمە زۆر دڵخۆشین کە ئەم ڕۆژە بۆ ئێمە دانراوە ئێمە منداڵان لەو ڕۆژە دڵخۆش ئەبین لە بەرەوەی ڕۆژی ئێمەیە. زۆر باش. ئەمڕۆ بە جلکی کوردی بەشدار بووی و لێرە سرودت گوت گۆرانی دوت. چی بۆ ئێمە پێشکەشەکەی؟ وەڵاهی ئێستا ئەرێین؟ ئێستا هیچ گۆرانێک بۆ ئێمە پێشکەش ناکەی؟ ناڵی پێم ناکەی. باش. بەشێک لە منداڵانی هاوتەمەنی خۆت کارەکەن یاخود قوتابخانە ناسنە قوتابخانە. پەیامی تۆ چێ بۆ منداڵانە؟ بچن بۆ قوتابخانە لەبەرەوەی لە ڕۆژی دوایی ینی پارەچکەم وەرەگرن پێیان ناکرێت ژیانی خۆیان بەڕێوە بەم بۆیە بە وانەکانیان بخۆن و زیرەک بن لە قوتابخانە دوای ببن کارێکی باش وەرگرن و پارێکی زۆر ژیان بکەن پارەیەکی زۆر وەربگرن. لە داهاتوو حەزەکەی ببی بە چی؟ بۆچی خۆت ئامادە کرد و حەزەکەی لە داهاتوودا ببی بە چی؟ پارێ زۆر. سەرکەوتوو بن.